کێیە؟ بیکەنەوە. سڵاو لە خاوەنشکۆ. جەنابی تێلمیخا لە ماڵن؟ لە ماڵم فەرموو. سلام. سلام کچم. بابل لە ماڵە؟ بله. چ بووە یومانیس؟ ئەدونیایان گرتووە. ای خدا جان ئەدونیای پیاوچاک؟ ئەخ یا مەریەمی مقەدەس. دەبێ کارێک بکەین. وابزانم کار لە کارترازا بێ. بریا ماکسیمیلیان لێرە بایە. مەگەر ئەو نەیدەزانی کە ئەمڕۆ ئەدونیا مەسیحێکانی بۆ کۆبوونە و بانکێشتن کردووە. ئەگەر زانیبای خۆ نەدەڕۆیی بەهەرحاڵ دەبێ حەولی خۆمان بدەین. لەعنەت لەم ئەمپراتورە کەم گشتە مرۆڤە دەبێ بنە قوربانی پێ و قەدەمینەوە مبارەکیە و هەواڵگەلێکی خراپم بۆ ئاغایان هەیە. درود بۆ خاوەنشکۆ. ئێوەش ئاگادارن؟ جەنابی یومانیس لێوێ بوون. دەی چی بووە؟ جگەل لە چەند کەس کە هاوڕێی من لەوێ هەڵاتن باقییان قۆڵبەس کردن. تەنانەت ئەدونیاش؟ یای سەدنی مەریەم کاری بکەن بۆ لێرە ڕاوەستاون. لە کەسێک کارێک بەرنایە. جگە لە دیۆکلیتیانوس چ کەسێک دەتوانێت فەرمانی ئەو هەڵوەشێنێتەوە؟ من ئەم فەرمانە هەڵدەوەشێنمەوە چونکو ئەو دەبێ ئەدۆنیا ڕزگار کات. ئەزانی دەڵێی چی هێلێن؟ بەڵێ بە کوژانی خاتونە هێلێن هەموو کارێک جێبەجێ دەبێ. هەم ئادونیا ڕزگار دەبێت هەم باقی مەسیحەکان. بەڵام مردن باشتر لەم ژیانەیە. ئێوە ئەم ژیانە لە مردن بە باشتر دەزانن؟ ئەگەر بە مردنتان هەنگاوێکی بە کەڵک هەڵدەگرن عیبێکی نییە. بەڵام وا دەزانن کە بابتان جۆ بۆ قسانەیەوە دەدا؟ یانی ئێوە ئەو باش ناناسن؟ یا ئەگەر بزانێ بیر و باوەڕیەوە چییە؟ بێشک تاوێک دەرفەتان پێنادا. ئەی بێدەنگ بین و شایەتی مردنی دۆستانمان بین؟ نا سەبرکەن تا مەکسیمیلیان بێتەوە پاشان بڕیار دەدەین. منیش دوورا دوور قازی دەناسم. خۆی بە قەرزداری من دەزانێ. هیوادارم بتوانم کارێک بکەم. من دڵنیام کە دەچوە قەبرستان بەڵام بە دیتنی سەربازان قسەی خۆی گۆڕی. حازری شایدی بدەی؟ شایەتی؟ لەکوو؟ لەلای ئیمپراتور. وتەن ئیمپراتور؟ بەڵام ئەم شایەتانە دەتوانێ؟ ئەرێ کاتە شایەتیەکان زۆر بوو بە کەڵک دەبێ. من قسەگەری دیکەشم هەیە و باڵگەگەری دیکەشم وە دەست خستووە. کاتێ ماکسیمیلیان من دەخاشتا تۆ پاداشی خۆت وەردەگریت. من دۆستیان لەبیر ناکەم. هەرچیەوە فەرموون. من دەبێت لە ئاهەنگی قوربانی ئەمڕۆدا بەشداری بکەم. دیۆکلیتیانوس دەیەوێت بۆ دوورکردنەوەی مەترسی لە ئەمپراتور بۆ ئاپۆلۆن قوربانی بکات. هەواڵی قۆربەتکردنی ئادۆنیاش بەوە دەم. تۆ بڕۆ سەرەوەخت ئادۆنیاوە. ئەو دەبێت قسە بکات. زۆر شت دەزانێت. تەنیا ئاگادار بە نەتبینە. بەسەر چاو قوربان. هەمیسان ماکسیمیلیان نامێنم. وا بزانم چوونەتە سەردانی ڕایەتەکانی دەوروبەری شار خاوەنشکۆ. ئێوە بزانم دەیەوێت لە هێمنایەتی ئەوەیەکانی سەر ڕێگای جەنابی ئەمپراتۆر دڵنیا بێت جەنابی دیۆکلیتیانوس.
خدای گەورە و بەهێز هەرچی هەیە دەیەنێ قودرەتی تۆدایە بە تەواوی خدایان لەژێر چاودێری تۆدا ئەی خدای گەورە ئەمە پشت و پەنامان هەر لە تۆیە ئێستا ئەمەش قوربانی بەندەی تۆ خاوەنشکۆ دیوکلیتیانوس نوێنەری جێگری جنابی ئیمپراتور کە بەڵێنی داوا پێشکەشی بکەین. ئەی خودای گەورە، ئەی ئەوەی کە باقی خودایان لە هێزی تۆ لە زەبری قەمچیەکانت هەراسانن، ئەی خودای هەتاو پاش ئەمە من بخەرە ژێر دەسەڵات و لایەنگری خۆتەوە و من بە سەگگەلی زەلام و دڕ ئەتۆ خۆشحاڵ دەکەم وەکە هەنی مەعبەدی دولفی لە زێر و زێودا نقم دەکەم. ئەی ئاپۆلۆنی بەهێز بە پێشکەشکردنی ئەم قوربانیە داوا لێ دەکەم کە سەردانی ئیمپراتوری بەڕێز لە مەڵبەندی ئێمەدا لە مەترسی دوورکەیتەوە و لە خراپە و نالەباری بیان پارێزی. خدایە ئەم قوربانیە لە ڕاهبەری ما قبول بکە. هەڵیکەن تا هاتنی ئیمپراتور زۆری نەماوە وریا بنکارە نیوتەواوەکان تەواو بکرێت. بەڵێ خاوەنشکۆ. خاوەنشکۆ مزگێرم پێیە ئادۆنیای مۆبایلە قۆڵ بەس کرا. ئافرین ئافرین بۆ تۆ جۆلیۆز. درود بۆ ئاپۆلۆن کە بە زوو نیازی قوربانی کەرانی هێنایە دی. ئێستا لەکوێیە؟ لەژێر ئەشکەنجەدا خاوەنشکۆ ئەو بێگومان ناوی زۆر کەس دێنێت. عەداڵەتی ڕوومی لەبیر مەبنەوە. ئەو دەبێ محاکمە بکرێت. بەر لە محاکمە نابێت سزا بدرێ. بڕۆ. ئێمە دەتوانین کارێکی بۆ بکەین؟ ئیمکانی نییە مەگەر بە مەرجی ناسران و کوژران. من حازرم بە بایی جانم ئەو ڕزگار بکەم. کوژرانی هەرکام لە ئێمە ناسرانی ئەوی دیکەی بەدوادایە. لە حاڵێکدا ئێمە هەم هەلو مەرجەمان بۆ ڕۆژی پێویستەوێ. بەم حاڵەشەوە دەبێ هەوڵی خۆمان بدەین. بەڵێ بەڵێ بڕۆین بڕۆین.